میوانداری بەڕێز ئیسا عەبدوڵەتیف بابلیمان کردو کە بەرپرسی پرۆسەی دیجیتاڵەکانە لە بانکی جیهان. سڵاوتان لێبێ و بەڕێز بەخێر هاتیەم کاتت باش. پێم خۆشە یەکسەر لەوە دەست پێ بکەین. پرۆسەکە بەگوێ گەیشتووە بەردەوامن خەریکی شەکانن. ئێوارەتان باش. سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم کە ئەوەی کە پەیوەستە بە سوودمەندەکانی پرۆژەی هەژماری منەوە کە بریتین لە فەرمانبەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، ئەوە بە شێوەیەکی گشتی بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت. قۆناغی یەکەم ئەوەیە کە خۆیان تۆمار دەکەن، فەرمانبەرەکان تۆمار دەکرێن لە بانکەکاندا. هەر بۆیە هەموو ئەو هەژمارانی کە دەکرێنەوە یاخود هەموو ئەو فەرمانبەرانی کە ژماریان بۆ دەکرێتەوە مەماوەیەکی کەم هەموو هەژمارەکانیان بۆ دەکرێتەوە. ئێستا ئێمە لە چوارچێوەی بەدواداچووندان بۆ زانیاریەکان و زانیاری نوێ وەردەگرین لە فەرمانبەران. کۆمەڵی هەنگاوی باشمان بڕیوە، هەنگاوی زۆرمان بڕیوە لە ڕادەستکردنەوەی کارتەکان بەو فەرمانبەرانی کە ناوی خۆیان تۆمار کردەوە. ئەمە پەیوەست بوو بە قۆناغ یەکەمەوە لە هەولێر جێبەجێ کرا، دواتریش چووە ناوچەکانی دەوروبەرەوەی هەولێرەوە. هەر لە هەمان کاتیشدا کۆمەڵێکی دیکە قۆناغمان هەیە، قۆناغی وەرگرتنی پارە، جێگیرکردنی ناوی فەرمانبەرەکان. ئێستا ئەو قۆناغی کە باسمان کرد قۆناغ یەکەم بوو، بە شێوەیەکی گشتی لە 4 قۆناغ پێکاتووە. نزیکەی 20 بانک تۆمار کراون لە ناوەندی هەولێردا بۆ ڕادەستکردنەوەی پارە. بە قۆناغی دووەم قۆناغی چەسپاندنی ناوەکانە و پشتیوان بەخوا چاوەڕێیان دەکەین کە هەفتەی داهاتوو یاخود لە چەند ڕۆژی داهاتوودا لە ناو هەولێر هەر هەموو فەرمانبەرەکان تەواو ببن. بابەتی سێم یاخود قۆناغی سێم و چوارەم پەیوەستە بە کابینەکانەوە، ئەو کابینانی کە پارە دابەش دەکەن. ئێمە لە هەولێر و ناوچەکانی دەوروبەری چاوەمان کردووە. سەدا چەندی تەواو بووە؟ بەڵێ ئەوەی کە پەیوەستە بە تۆمارکردنی فەرمانبەرەکانەوە نزیکە تاوەکو ئێستا 100% ئەو فەرمانبەرانە تۆمار کراون کە بانکی جیهانیان هەڵبژاردووە. ئەوەی کە پەیوەستە بە ئەو فەرمانبەرانی بانکەکانی دیکە هەڵەبژێرن. ئێمە بەردەوامی لە بەدواداچوونەکانمان نزیکەی لە 170یان تەواو بوو ئەوەی کە بانکەکانی دیکەیشان هەڵبژاردووە. بە تەوابوونی ئەم کارتە واتە شخصێک خاوەنی کارتێکی بانکیە لە هەژماری من چ سوودێکی پێگات؟ سوودەکانی چییە؟ سوودە بانکیەکانی چییە؟ خزمەت گوزاریە بانکیەکان چییە بێ بۆ ئەو؟ بڕاستیەکەیت پێ بڵێم کۆمەڵێکی زۆر سوودی هەیە بۆ هاونیشتمانیان و فەرمانبەرانیش. یەکێک لەوانە کە سوودمەندبوونە لە خزمەت گوزاریە بانکیەکان لە ڕێگەی ئەو کارتەوە، بە تایبەتی لە خزمەت گوزاریە بانکیەکان یاخود ئەیتیئەمەکان. هەروەها دەتوانن لە عێراق و لە دەرەوەی عێراقی شتی پێ بکڕن یاخود مامەڵەی دارایی پێ بکەن کە ئەمە سوودێکی زۆر گەورەیە. بۆ نمونە پرۆژەی هەژماری من پرۆژەیەکە کە هەموو شتێکی بانکی ئەو کەسە بێکەوە دەبەستێتەوە. هەروەها پشتی بەستووە بە پرۆسەیەکی دارایی گشتگیر کە هەموو فەرمانبەران سوودی لێ دەبین لە ناوخۆی عێراق و لە هەرێمی کوردستان و تەنانەت لە دەروی عێراقیش دەڕووی داراییەوە کۆمەڵێکی زۆر خزمەت گوزاری دارایی پێشکەش دەکات. بە وەکو بانکی جیهان کە بە شێوەیەکی پرۆفشناڵانە کارتان کردووە، بە تایبەت هەژماری من کە ڕێکتان خستووە، ئایا ئێوە ئەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیتان هەبێ بە وەزارەتی مالی عێراقەوە، بە وەزارەتی دارایی عێراقەوە کە حسابی موچە خۆران کەیەتە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو حسابە بانکیەوە هەژماری بانکی منەوە بێت؟ هیچ میکانیزمێک هەیە، هیچ کێشەیەکتان هەیە یاخود کێشە نیە و ئەتوانن پەیوەندی ڕاستەوخۆتان هەبێ؟ بەڵێ نەخێر ئێستا هەندێک کێشەی تەکنیکیمان هەیە. سوپاس بۆ خوا
نزیکەی 130,000 کەسمان تۆمار کردووە بە شێوە ئەلکترۆنی لە چوارچەوەی کارەکانماندا. نزیکەی 130,000 کەس تۆمار کراون. ئەمە ژمارەیەکی زۆر گەورەیە. ئێمە لەسەر ئاستی جیهانیش ئەم کارتانەمان تۆمار کردووە، ئاسانکاریمان کردووە بۆ هەڵگرانی ئەم کارتە بۆ ئەوی مامەڵەتدارایەکانیان بکەین. بەڵام ئەوەی کە پەیوەستە بە تۆمارکردنی زانیاریەکانی کەسیەکان یاخود دواتر بە دوواداچوون و ڕادەستکردنیان نزیکەی 48 کاتژمێری پێدەچێت کە ئەمە شتێکی زۆر کەمە بە نسبەت بانکەکەی ئێمەوە. لە ڕووی تەکنیکیەوە نەخێر بانکی جیهان زۆر وەبەرهێنان دەکات لە بابەتی داراییدا. ئیسا عەبدوڵەتیف بابلی بەرپرسی پرۆسەی دیجیتاڵی لە بانکی جیهان لەگەڵمان بە سوپاس بۆیەوە.